بەناوی خی گەورە و میرەبان ئایزانم سلااوان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەوی شاد دەبینەوە لەگەڵ کۆتاییاتنی یاری خولەکان لەگەڵ کۆتایی هاتنی بەشی یەکەم لە چوار قۆناغی خولەکان ئێمە ئەمڕۆ لەگەڵتان نابین و زۆر بە خێرای باسێک لایرەکانی دوێنێ دەکەین و هەڵسەنگانێکی گشتی بۆ خولەکان وەکو پێشتر ژاگادارم کردن ئەمە هەفتەیە یاری هەڵبژاردەکان دەست پێ دەکا هەفتەی داهاتوو خولەکان بەڕێوە ناچێت و دواتر ڕکابەری خولەکان لە لووتکە و هێزا دەگەڕێنەوە بە تایبەتی پرێمەر لیگ کە دەستپێکی یاریەکان لە پاش گەڕانەوەی یاری هەڵبژاردەکان بە یارینەوان لێڤەرپۆڵ و مانچستەر سیتی دەبێت ئەو یاریی کە وەکو یاری وەرز سیر دەکرێت. دوێنێ پێکەوە باسمان لە ڕوبەڕبوونەوەی مانچستەر سیتی و ڕوبەڕبوونەوەی چەڵسی کرد کە ئەمە ڕوبەڕبوونەوەیکی تایبەتمەند بوو و ڕوبەڕبوونەوەیە بوو کە هەمووان بە تامەزرۆیی و لێمان دەڕوانی بۆی کە یاریکی بە چێژ و بێز بینین و کۆک بووین لەسەرەوەی لێرە باز لە سەرکەوتنی سیتی نەکەین چونکە خاڵەکانی سەرکەوتنی سیتی زۆر زۆرن لە بەردەستمانەکە ئێمە باسی لێ بکەین ئەوەی کە گرنگ بوو باس لێوە بکەین کە ئایا چێلسی لە توانایدا ڕوبەڕووی مانچستەر سیتی بێتەوە پێکەوە تاوتویەوەمان کرد بەرنامەی دوێنێ ژماوەتەوە لە پەیجدا باسمان لەوە کرد بەڵێ چێلسی توانای ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتیە و بەڵگەشمان بەوە هێنایەوە کە چێلسی ئەمساڵ لە ڕوبەڕووبوونەوەی لێڤەرپۆڵدا یەکسان بووە لە ڕوبەڕووبوونەوەی ئەرسناڵ خۆی دەرفەتی سەرکەوتنی لەدەستدا و یەکسان بووە و لە ڕوبەڕووبوونەوەی تۆتنامیش سەرکەوتنی بەدەستێنەوە ڕاستە خاڵێکی زۆری لەدەستداوە بەڵام لە ڕوبەڕووبوونەوەی گەورەکانە چێلسی تیپێکی گەورە بووە بۆیە شەوی ڕابردووش ماوریسیۆ پۆچتینۆ هەرەوەی کە باسمان لێوە کردووە ئەم ڕایەنەرە دەتوانێت دەم تیپە وردە وردە ڕێخاتەوە مەرج نییە چێلسی بۆ ئەم ساڵ کاری کرد بێت چێلسی بۆ ساڵانی داهاتوو کار دەکات بۆ هێز و توانای خۆی کار دەکات بۆیە ئەمانە لە چێلسیا ڕوویدا کۆمەڵی خاڵی بێز و لاواسە بوو لە دوێنێ یارەکەی چێلسیا تەبان جارێکی تر دووپات بۆ مانچستەر سیتی هێڵی بەرگریەکەی ئەو هێڵە بەرگریە تۆکمەیە نییە کە دادەنێت ڕۆدری ئەگەر ستۆنز هاوکاری نەبێتەوە لەوەی کە ستۆنز لایەنە بەرگریەکەشی بێزە ڕۆدریش ئەو مامەڵە تەندروستە ناتوانێت بکات بۆیە ئەمە وەکوی گواردۆلاش دوای یارەکە ئاماژەی پێکرد تۆمارکردنی چوار گۆڵ لەسەر مانچستەر سیتی شتێکی ناخۆشە و دەبێت چارەسەر بکرێت بەڵام یەکسانبوونی مانچستەر سیتی شتێکی زۆر ئاسایە ناکرێت تۆ بێڕەخنە لە گواردۆلا و لە مانچستەر سیتی بگری چونکە ئێستاش ئەم تیپە لە لووتکەی پریمەر لیگە ئەم تیپە پاڵەوانی نازناوی سیانیە ئێلەمە باشتر ناکرێت بەم تیپە و لە کاتێکە کۆمەڵی پێکانیش لە مانچستەر سیتیە ڕاستە پێکانەکانی چێلسی زیاترن بەڵام کۆمەڵی پێکانیش لە مانچستەر سیتیە کۆمەڵی یاریزانی ڕۆشتوش لە مانچستەر سیتیە تۆ نابێتەوە لە یادکەی کە ڕیاز محرز و ئیلکای گۆندۆگان ڕۆشتنیان لەم تیپە کاریگەری خۆیانیان هەیە ڕاستە کۆڤازیج و دۆکۆ هاتوون بەڵام ئەم یاریزانانە کاتیان دەوێت تا ئەوەی کە لەگەڵ ئەم پێگاتەی گواردۆلا خۆگونجانی دروست کرد ئەمە جگەلەوەی نەبوونی دیبڕۆین بەردەوام دەبێتە کلێنێکی گەورە بۆ یانەی مانچستەر سیتی وەکوتیشم ئەمڕۆ بە گشتگیری باز لە تەواوی خولەکان دەکەین وەکوی کە لۆگۆ ڕسمەکەی پشتەوەشمان باز لەوە دەکات کە بە گشتگیری باز دەکەین بەڵام ئەمە کۆمەڵی خاڵ بوون لەسەر مانچستەر سیتی کە شەوی ڕابردوو ئەم تیپە بە دیاری خست بە وڵڤەرهامپتن لە یاری ڕابردووتر بە دیاری خست کە هێڵی بەرگری سیتی ئەم ساڵ وەک پێشتر تۆکمەنیە یەک خاڵی زۆر گرنگ کە جێی سەرنج بوو بۆ من بۆ یەکەم جار لەوەتی کە من سەیری یاریەکەم بە دیوەوەی کە شیکاری لە سەرکەم یا بە دیوەی خۆم بینەر بوو بم نەمبینیوە هیچ یاریزانێک هێندەی ڕەحیم ستێرلینگ لە ڕوبەڕبوونەوەی کالواڵکەرا سەرکەوتوو بووبێت شەوی ڕابردوو ستێرلینگ بە هەموو پێوەرەکانی یاریکردن بە هەموو مواسەفاتەکانی یاریکردن لە جوڵا لە ئینتیلاق لە لای چەپ لە لای ڕاست لە هەموو پێوەرەکانە سەرکەوتنی بەسەر کالواڵکەر تۆمار کرد لە هەموو پێوەرەکانە ستێرلینگ دەستێکی باڵای هەبوو لەوەی کە شکست بە کالواڵکەر بێنێ ئەمە بۆ دوو خاڵی زۆر گرنگەڕێتەوە یەکەمیان توانای هونەری ستێرلینگ توانایەکی بەرزە و یاریزانێکی ناوازەیە بەڵام ئەم توانایە ناگاتەوەی بڵێن فینیشینی ستێرلینگ وەکو پێویست نییە
دووەمین خاڵکەوای کردووە چەند ساڵی کارکردنی واڵکەر و ستێرلینگ وای کردووە کە ستێرلینگ زۆر ژینانە میارێ ڕوبەڕووی واڵکەر بوو. ئەو ماسەفاتانەی واڵکەرەتی ئەوەی کە لە ڕانانەکانە پێشتر لە سیتی وەریگرتووە، ئەم جارە ستێرلینگ خوێندنەوەیکی زۆر باشی بۆ واڵکەر کرد لە ڕوبەڕبوونەوەی واڵکەرە زۆر سەرکەوتوو. بەڵێ ستێرلینگ لە فینیشینی تۆپاوەکو پێویست نییە، بەڵام ئەم شەو بەڕاستی خوێندنەوەیکی جوانی بۆ لایانی بەرگری واڵکەر کرد و توانی سەرکەوتنێکی بەرچاو بەسەر واڵکەرا بێنێ. پێکهاتەی چێلسی ئەم شەو لێ هاتوانە ڕوبەڕووی سیتی وەستایەوە جەری ینی ئازایەتیەکە لەم تیپە بینی. سەر ڕاوی گۆڵیان لەسەر تۆمارەکە سەر ڕای تیپەکە گۆڵی پێشکەوتنی کرد بە خێرا گۆڵەکەی لێکرایوانێ سەر ڕاوی دەستپێکی جێمی دۆم گۆڵی لێکرا، بەڵام چێلسی زۆر جەری ئانە ڕوبەڕوو بۆ زۆر ینی بەجددی وەکو پاڵەوانێک دەرکەوت وەکو ناوی چێلسی دەرکەوت کە وەکۆی گواردۆلاش باسی کرد لە 25 ساڵی ڕابردوویەکێک لە باشترین تیپەکان ئینگلتەرایانەی چێلسیە. چێلسی ئەم هێز و توانای خۆی نیشاندا، بەڵام کۆمەڵی خاڵی لاوازی زیاتر بەردوارکەوت. ئێنزۆ کایسیدۆ بە تایبەتی کایسیدۆ کە تاوەکو ئێستا نەیتوانی واسی پێویستی خۆی پێشکەش بکات و ئینزۆش تاوەکو ئێستا ئەو یاریزانە نەبووە کە ئێمە لە بەنفیکا ناسیومانە تێبگەن لەم قسێ، ئەمە ڕەخنەی تایبەتی نییە بۆ ئینزۆ. ئینزۆی بەنفیکا یاریزانێکی زۆر ناوازە بوو، ئینزۆ لە مۆندیالا زۆر ناوازە بوو، بەڵام لە چێلسیا ناوازە نییە. لە چێلسیا یاریزانێکی زۆر باشیش نییە، یاریزانێکی باش. ئینزۆ گرێبەستێ نییە بۆ چێلسی یاریزانێکی باش بێ، ئەبێ یاریزانێکی زۆر باش بێ کە ئەمانەش من بڕوام وایە پۆچتینۆ بە تێپەڕبوونی کات بە مروری زەمن بە تێپەڕبوونی هەفتەکان بە گەڕانەوەی یاریزانە پێکراوەکان هەموو ئەم دۆخانە دەتوانێت چارەسەر بکرێ و هێدی چێلسی بگەڕێتەوانێ. بۆ خودی گواردیۆلا ئەگەر بێمە سەر گواردیۆلا ڕەخنەی مەنتەقی نییە لە مانچستەر سیتی، بەڵکو تەنها دەستخۆشیە بۆ مانچستەر سیتی، چونکە وەکو باسم کرد مانچستەر سیتی نوقسانی هەیە لە پێگاتەکەیە، نوقسانی هەیە لە ڕووی پێکانی یاریزان و ئەمەدەبوونی یاریزانەوانێ، بەڵام لەگەڵ یا خاڵێکی لاوازیش لە سیتیا بە دیارەکەوێت کە خاڵی هێڵی بەرگری. بەڵێ گواردیۆڵ هاتۆتە ئەم تیپە، بەڵام ئەو شوێنەی گواردیۆلا یاری پێدەکات بە گواردیۆڵ شوێنێکی نوێ، شوێنێکی تازێ. گواردیۆڵ لە پێگاتی چواربەرگریە لە باڵی چەپ لە ئێڵبیە یاریەکە. گواردیۆڵ پێشتر ئەمەی نەکردووە، بۆیە ئێستا هێندە شتێکی ئاسان نییە بۆی کە بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو شێوازی یاریکردنێ. سەدیقەت من هەنێ یاری گواردیۆلا دەچێتەوە سەر پلانی سێ و چوارەکەکەی خۆی، بەڵام لە هەنێ یاریشە خۆی ئەو پلانە تەطبیق ناکاتەوە. ئێستا شەوی ڕابردوو بە پلانی چواربەرگریەکە یاری کردوانێ. ئەم پلانی چواربەرگریە گواردیۆڵ نەیتوانی سەرکەوتوو بێت لەوەی کە وەکو ئێڵبیەکی ناوازە بەرامبەر بە چێلسی دەبکێت. و دڵی بەرگری ئاکانجی و دیاز ئاسیان وەکو پێویست نەبوو و واڵکەر لەبەردەم ڕەحیم ستەرلینگە نەیتوانی وەکو بێز دەرکێت. بەڵێ واڵکەر بەرگریکارێکی ناوازەیە، بەڵام چێلسی شەوی ڕابردووی دەرخست ناکرێتەوە لە وەرزێکی دوور و درێژا کامل پشت بە کایل واڵکەر بەستی. من یەکێک لە هەرە ئەو بەرگریکارە باڵە ڕاستانەی کە پێی سەرسامم و لام وایە ناوازەیە و لام وایە بەرگریکارێکی پێرفێکتە کایل واڵکەرە. بەڵام شەوی ڕابردوو واڵکەر ئەوەی دەرخست کە 38 هەفتە یاریکردن لە پریمەر لیگ ناتوانێت بە تەنیا مامەڵی بکات، بەڵ دڵنیاییش کۆمەڵی خاڵ بۆ گواردیۆلا دەرکەوتووە کە لە کوێ ڕکابەرەکە دەتوانێت مامەڵی پێ بکات. لە ئەنجامەکانی دیکەی دوێنێ سەرکەوتنی لیڤەرپۆڵ بوو کە سەرکەوتنی لیڤەرپۆڵ سەرکەوتنیشی تایبەتمەند بوو. هەنێ حاڵەتی داوەریە بوو لە ویارەیە، ماتیب دووەم کارتی زەرد وەرگێ، ماتیب کارتی زەردی یەکەمی کە وەرگێر ناحەقی بوو لەبەروی هیچ فاوڵێکی تیان نەبوو، کارتێکی زەرد لەلایەن پۆڵتەرنەرەوە بە ناحەقی بەرامبەری بەرزکرا بووە، لە کارتی دووەمە یعنی قەرەبووی بۆ کردوانێ. ئەوەی ئیندۆ کە زۆر کەس بڕوان وایە کارتی سوورە، من ئێستش دەیڵێمەوە قاچان لە تۆپ و دواتر بەرکەوتن نابێت بێتە کارتی سوور، بەڵام قاچی ڕاستەوخۆ دەبێتە کارتی سوور، بەڵام ڕەنگە کۆمەڵی داوەریشە بێ بیکا بە کارتی سوور. سەبارەت بە لێدانە سزاکەی ئاڵاندیش وەکو قەناعەتی خۆم ناتوانم حاڵە داوەرەکەی بۆ شیکەم، بەڵام وەکو قەناعەتی خۆم هیچ حاڵەتێکی قورسیتیانم پێم وایە لێدانێکی سزا بوو بۆیان ئەژمار کرا. ئەمە سەبارەت بە پریمەر لیگ ڕکابەرەکە گەیشتە لووتکە وەک بینیتان
ئێستا مانچستەر سیتی لە لووتکەی بە 26 خاڵ، لیڤەرپوڵ بە خاڵێ لە دوایەتی، ئەرسناڵ بە خاڵێ لە دوایەتی، تۆتنهام بە 2 خاڵ لە دوایەتی، ئەستۆن ڤیلا بە تەنها 3 خاڵ لە دوای سیتیەوە لە پلەی پێنجەم. ڕکابەری ئەم ساڵی پریمەر لیگ ڕکابەرێکی توندە، ڕکابەرێکی بەهێزە، وەکو وتیشم ئێستا لە 4 بەشی خولەکە ئەتوانین بڵێن بەشێکی ڕۆشتووە لە بەری هەفتەی داهاتوو ئۆتۆماتیکی بەشێک زیاتر دەکات. 12 هەفتە لە خولەکە بەڕێوە چۆکۆی گشتی 38 هەفتەیە. ئەگەر ئێمە وەکو بەشێکی ژۆریگەین 36 هەفتەکە 2 هەفتە زیاتر دەکات. لەبەرەوە لە کۆتا یاری قۆناغی یەکەمی 4 بەشەکە کە بۆ پلانی وەرزەکە دادەنرێت، ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و مانچستەر سیتیە کە بێگومان ئەمە ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتمەند دەبێت و قسەی تایبەتیشی لەسەر دەکەین ئەو کات لە هەفتەکانی داهاتوو کە یارەکان بەڕێوە دەچن. ئەمە سەبارەت بە پریمەر لیگ. دواتر دەچمە سەر خولەکانی تر، بەڵام ئەگەر پرسیارێکی تایبەت هاتووێ بە پریمەر لیگ حەزەکەم لە کۆمنتەکان و وەڵامی هاوڕێیانی ئەزیز بەمەوانێ. کاکە ماریۆ، کاکە مەسرور دەستیەوەش خۆش، یونایتد و چێلسی و بارسا دوای یارە نێودەوڵەتیەکان جیاواز دەبێ، ئەمە تیکی تاکا بەو جۆرەی نووسیوە. کاک ئەیمان دەستی تۆش خۆش، کاک دانیار ئەڵێ دوای دەستخۆشی ئەڵێ بەهێزترین و بەچێشترین یاریە مۆرزە بوو، چێلسی شایانەوە بوو کە خاڵ وەرگرەوە قیتای بەیارەکەدا، گواردیۆلاش پێداگر بوو لەوەی ئەنجامی ئەو یاریە ئەنجامێکی دادپەروەرانە بوو. گواردیۆلا کەوای وت بێگومان دیارە کە چێلسی بایی ئەوە ئاسی پێشکەشووە کە گواردیۆلا کەوتە وەسفی 25 ساڵی ڕابردووی چێلسی، دڵنیا بە لەوەی چێلسیەوەی پێشکەش کردووە کە شایانی باسکردن بێ. هەستا دەچینە سەر لیڤەرکوزن، دەچینە سەر بەرشەلۆنەش بە چاوان. کاگاوکار باسم لەوە کرد ستێرلینگ ئەم شەو من پێم وایە پشتی بەو 2 خاڵە بەست و ئەوەی خۆشم کە لە مێژووی یاریکردنی کالواڵکەرا بینیمە تا ئێستا نەمبینیەوە هیچ هێرشبەرێک بەو جۆرە ڕوبەڕووی کالواڵکەر بوو بێتەوە کە ڕەحیم ستێرلینگ ئەم شەو ئەنجامیدا. قوربانم کاکە سەرخەڵ سڵاو لە تۆش. بەسەر چاو لە داهاتوو باسی ئەستۆن ڤیلاش دەکەین. کاکە هەواڵە چێلسی کەسایەتی خۆی پیشان داوە، دەری خست سیتی توانای وەرزی ڕابردووی نیە، نابێت بە چای وەرزی ڕابردوو سیر بکرێت. لە سەرەتای وەرزەوەی مەژەمانەوە قسەیەمان کردووە. نا هیچ زەمبێکی گواردیۆلای تیانە بوو کاک محەممەد، گواردیۆلا خوێندنەوەی تەواوی بۆ چێلسی کرد، بەڵام هەڵەکانی هێڵی بەرگری و مامەڵەکردنی ستێرلین لەگەڵ واڵکەر و ئاسخراپی گواردیۆڵ لە ڕوبەڕبوونەوەی یاریزانەکانە وای کرد کە چێلسی بەو جۆرە دەرکەوێ. خاڵە فەرهادی گوڵەڵێ چێلسی یاریشی باشی کرد، پرێسینگ بەشێک بوو لە سەرکەوتنی پلانی چێلسی، واڵکەر لە شوێنی خۆی جوڵەی هەیە بۆ پێشەوە بۆ ئێستێرلینگ استیغلالیەوە بۆ شایانی کرد، چونکە شێوازی گواردیۆلا بلۆکی یاریزانیە لە مەرکەزێک. تەبعاً ئەمە تێبینیشی زۆر جوانە، ڕاستە کاک فەرهاد جوان نەخشانوێتی، بەڵێ واڵکەر بلۆک نییە کە لە بەرگریکاری باڵی ڕاستا بمێنێتەوانێ. یاریزانەکانی گواردیۆلا لە بەرگریەوە تەنانەت گۆڵچیش بەشداری بناغی یێرشێکە، بۆیە ئەم خاڵەژە توانین وەکو خاڵێکی زافە بکەین لەوەی کە ڕەحیم ستێرلینگ کە ئەمەشە دەچێتەوە زمنی شێوازی مامەڵەکە، دەزانێت واڵکەر چی دەکا و بەرەوچوو ئەنگاوڵ دەگرێ، بۆ ئیستیغلالیان فرسەتەی کرد و بەو جۆرە ڕۆی. کاکاواڵێک گواردیۆل بەرگریکارێکی عیملاق نییە. کاکە شاوەش پێی وایە پلانی فشاری زۆرگرتنەوەی تۆ بۆ کار بوو بۆ یاری چێلسی. کاکسۆران باسی چێلسیشمان کرد، من هەر لە دوێنەوە لە سەرەتای وەرزەوە باز لە چێلسیەکەم، من هیوام بە داهاتووی چێلسیە و باسی چێلسیشمان بەردەوام کردووە. کاکە ژێوار ئەڵێ ئێستا لیڤەرپوڵ لە پێشەنگ بۆ گەر باسی یاری تۆتنهام و ڕابردووەکە. کاکە ڕەوایەسە دەچمە سەر خولی ئیتالیش، ئارسناڵ باسمان کردووە گەری باشبوونیە، بەڵێ مانسەرتی پێکی باشەوە گەری باشبوونیە، زۆر باشە. دەچمە سەر خولی ئیتالی و هەروە دەچمە سەر خولی ئەڵمانیش کە قسەی لە سەرکەم دواتر یەمەوە بۆ ئیسپانیا. تەبعاً باسکردنی ئینتەر میلان وەکو تیپێکی ناوازە سیریکەن. ئێمە لە چەند بەرنامەی ڕابردووە باسمان لە ئینتەر کردو و تومانە ئەو گۆڕانکاریانەی ئینزاژیەی کە گۆڕانکاری دروستە، ئەو هەنگاوانەی ئینتەر دەینێ هەنگاوی دروستە، ئینتەر پارێزگاری لە ئەستێرەکانی یەکەمیەکە و لە پاڵیا چەند گۆڕانکاریەک بۆ تۆکمەکردنی تیپەکە ئەنجامەیە و چ لە ئەوروپا چ لە ئیتالیا لوتکی چێش پێشکەشەکە و ئاسێکی ناوازە پێشکەشەکە. ئەم قسانە لە ڕابردوو لە سەرەتای وەرز بۆ ئینتەر کردومانە، ئێستا کە بیکەینەوە هەمووی قسەی دووبارێ. سە من دوێنێ لە مانچستەر سیتی و چێلسیا نهاتم باسی مانچستەر سیتی بۆ بکەم، هاتم باسی ئەوم بۆ کردی کە چێلسی لە توانایدا ڕوبەڕووی مانچستەر سیتی بێتەوە.
ئەوە گرنگە کەشتیجی تازە بێ یا شتێکی نوێ بێ قسەی لەسەر بکەیت نەگەوەی ئێستا ئازبەرزینتەر و لات و ئینتەر شتێک نییە کە ئێمە لەسەری بۆستینەوەنە خاڵی لاواز لە ئینتەرا کە کۆمەڵێک لە خاڵی لاوە ینی چەند جارێک بەرگریکارەکان ئینتەرمیلانەکەونە هەڵەوە ئەمە کرێت چارەسەر بکرێوەکو خاڵێک باسکرێت بەڵام هێزی ئینتەروەمانە لە سەرەتاوە باسکرا بۆی پێویست ناکرا باسکرێت و بەڵامەوەی کە لە ئیتالیا شانی باسکردن بێ ناپۆلی ئەمڕۆ کۆبوونەوەیکی گرنگ لە ناپۆلی بەڕێوە دەچێت کە ڕۆدی گارسیا داهاتوو یەکلا دەکرێتەوە چونکە دیلۆرنتیس دەسەی کارگەڕیانەکە لە ئەنجامەکانی ئەمساڵی ناپۆلی ڕازینین و پێیان وایە هۆکارەکەی ڕایەنەرە پلانی تەکتیشی هۆکاری شکستەکانی ناپۆلی کە دوامی شکستی بەرامبەر بە ئیمپۆلی بووە و شەوی ڕابردووش بینیتان پاولۆ کاناڤارۆ و فابیۆ کاناڤارۆی برای کە خاوەنی مێژووی ناپۆلی پێکەوە لە نێو یاریگادا ئامادە بوونەوە باز لەوە دەکرێت فابیۆ کاناڤارۆ یەکێکە لەو بژاردانەی کە ببێتە ڕانەری ناپۆلی و پاولۆ کاناڤارۆژ لەگەڵ یا دەست بەکار بێت کە برایەتی و چەند ساڵ کاپنیانەی ناپۆلی بۆی کە لە کاتی هاتنەوەی ناپۆلی سێری خولی ئیتالی کردوێ دەزانێت کە کاناڤارۆ لەگەڵ ئارۆنیکا و یاریزانەکانی دیکە بە لاڤێتسی و کاڤانی و چەند یاریزانێکی دیکە کە لەم تیپەیە ڕۆڵیان هەبوو گارگانۆ مۆرگاندی سانتێسی گۆڵپارێز ئەو ناپۆلیە گەورەیان نیشانی ئەوروپایەوە ئێستش ناپۆلی نزیکە لەوەی کە ڕانەر بگۆڕێت و ئەمڕۆ کۆبوونەوەکە کۆبوونەوەیکی یەکلاکەروێت تێدا داهاتووی ڕۆدیگارسیا یەکلا دەبێتەوە بێگومان ناپۆلی کێشەی تەکتیکیە ناپۆلی لەگەڵ ڕۆدیگارسیا ئاسی بەرەو پێش نەچۆوە تیپەکە ئاسی دابەزیەوە بەڵام ناکرێتەوە زۆریش داوا لە ناپۆلیکی چونکە ناپۆلی خاوەنی باشترین پێگاتی خولی ئیتالی نیە ناپۆلی خاوەنی باشترین بەرگریکارەکانی خولی ئیتالی نیە باشترین ناوەندەکانی خولی ئیتالی نیە تا ڕادێک وەکو هێرشبەر کفاراتسخیلیا و ڤیکتۆر ئۆسمی نەتوانین وەکو باشترین هێرشبەری خولی ئیتالی سیرکردن بەڵام یاریزانەکانی تر نابنە لووتکەی خولەکە بۆیە ناکرێت زۆر تەڵەبی و لەسەر ناپۆلیە بێ ئەمە چیە وەرزی ڕابردوو خولی ئیتالی بردووە ئەوە زوروفێکەواتەوە دە پێش سپالەتی مامەڵێکی دروستی کرد و ئیستیغلالی کۆمەڵی وەسی کردووەم نازناوی بۆ تیپەکە دەستەبەر کرد زۆر هاوڕێ لەبارەی لیڤەرکوزنەوە دەپرسم ئەی چەندە جوانە تیپێکی وەکو بار لیڤەرکوزن تیپێک لەوەی کە ئێمە چوار یاریزانیتیانە دەزیشانی کەین وەکو ئەستێرە و ناتوانین دوو یاریزان دازیشان کەین وەکو سوپەر بڵێن ئەمە فریادڕەسی یارەکانی لیڤەرکوزنە چەند جوانە تیپێک کە بناغەکەی ڕاهێنەرێک هاتوۆتە سەری کە لە یاریکردنە ئەو پڕ یاریزانی تەکتیکی بووە لە مامەڵەکردە بەس توخوا چابی ئەلۆنسۆم لێ مەکەن بە تەلەبەی گواردیۆلا و ئەم تەلەبە و تەلەبەکاریە لە چابی ئەلۆنسۆ وەرمەگرن یعنی لەسەری دامنێن بڕوا بکەن چابی ئەلۆنسۆ خودی خۆیەتی چابی ئەلۆنسۆ خۆیەتی چابی ئەلۆنسۆ یاریزانێکی هێندە سانە نییە چابی ئەلۆنسۆ سەردەمی ئەساسبوونی لە ئیسپانیا کە لەگەڵ مارکۆس سێنایە ساڵی 2008 هاتە عمقی ئیسپانیا و لە پێشتریشدا لەگەڵ لویس ئاراگۆنێس کاری دەکرد و 2008 بە تاوی گەشایە و لە ئیسپانیاشا لویس ئاراگۆنێس یەکێکە لە هەرە باشترین ڕاهێنەرەکان لە سەراستی وڵاتی تۆپی پێی وڵاتی ئیسپانیا دواتر ڕەگەڵ ڕافایل بێنیتیزا چامپیۆنز لیگی بردوتەوە لەگەڵ لیڤەرپوڵا کە کات ڕافایل بێنیتیز لەگەڵ ڤالێنسیاشا دەستکەوتی هەبوو باشە دواتر لەگەڵ مۆرینۆیا کاری کردووە دواتر لەگەڵ کارلۆ ئەنچیلۆتی کاری کردووە دواتر لەگەڵ پێپ گواردیۆلایە کاری کردووە یعنی کارەکانی چابی ئەلۆنسۆ ئەو ڕاهێنەرانی ڕانەراتی کردوون هەمووی ڕانەری عیملاق بوون و ئەلۆنسۆ خۆشی یاریزانێکی عیملاق بووە و لە یاریزانێکیش بۆ لە ناو یاریگادا هەمیشە تەکتیکی ئەم ڕاهێنەرانە ڕاستە و خۆ دراوە بە چابی ئەلۆنسۆ جێبەجێکراوە لە نێو یاریگادا بۆیە چابی ئەلۆنسۆ خودی خۆیەتی لە لیڤەرکوزنە پەیوەندی بە هیچ ڕاهێنەرێکەوە نییە بەشێکی گواردیۆلای وەرگرتووە بەشێکی ئەنچیلۆتی وەرگرتووە لەلایەنی بەرگریەوە بەشی مۆرینۆی وەرگرتووە بەشی بێنێتیزی وەرگرتووە بەشی ئاراگۆنێسی یعنی باوەڕ بکەن هەموو تێکەڵەکانی لە خۆیان کۆ کردوتەوە و هاتۆتە سەرم تیپە دەپرسید لەوەی لیڤەرکوزن بەم جۆرە بەردەوامە بێ ناتوانی تۆ گرێوکەی بەم یاریزانانی لیڤەرکوزنەوە فریمپۆنگ گریماڵدۆ یعنی ئەم ناوانەیە سەر ڕسمەکان بە چاکەت و پانتۆڵۆ بینین هەچ کات تاجێکمان بەخوا نایناسینەوە هەر نایناسیەوە بە درێسی یارەکەەوەی زانین بە ڕقەمی درێسەکەی کە لە پشتیەوە نووسێ بەڵامۆکی تر ئاوە بەقاتەوە بیبینین نایناسینەوەنێ
ئەم یاریزانانە دروستکراوی دەستی چابی ئەلۆنسۆن چابی ئەلۆنسۆ بۆ خۆیەتی تۆ ناتوانیت گرەوکەی بەم یاریزانانە ناتوانیت گرەوکەی بەم یاریزانە بڵێ ئەملاقی چۆک و بایرن ئەهێنە خوارەوە بەڵام ئەکرێتی هیواوت پێیان بێ تۆ دەتەوێت من قسە لەسەرەوە بکەم بە لیڤەرکوزن بێتە پاڵەوانی ئەڵمانیا ئەمە گرەوە ببورن ئەم گرەوە بە من ناکرێت لەبەرەوەی بە چ پێوەرێک من بێمە هەڵسەنگانە بۆ یاریزانانە بکەم ئەم گریماڵدۆیە تاکەی لەم گۆڵکردن و لەم شێوازە بەردەوامە بێت شێواز یاریکردنی ئەلۆنسۆ ئەستێرە لاوەکان کە هەموو یاریزانی لاون تاکەی بەم شێوازە بەردەوامن تۆزانی یاریزانی لاو زیاتر تووشی ماندووبوونە بێتەوانێ بۆ لەبەری ئەرکێکی زیاتر لە یاریگا جێبەجێیەکە ئێستا یاریزانێکی بایر لیڤەرکوزن زۆر ئەگەری پێکانی زیاترە لە یاریزانێکی بایر مونیخ بۆ لەبەری ئەو ئەرکەی چابی ئەلۆنسۆی دا بە یاریزانێکی بایر لیڤەرکوزن زۆر جیاوازترە لە وەرکەی تۆخێڵە یا بەسەر یاریزانێکی بایرنە وەجگەلەوە بەرپرسیارەتی یاریزانێکی بایر لیڤەرکوزن زۆر زیاترە لە بەرپرسیارەتی یاریزانێکی بایر مونیخ وە لە هەمان کادا ماندووبوونی یاریزانی لیڤەرکوزن بەهۆی ئەوەی کە ئەزمونیان نییە بۆی ئەوەی کە ئەستێرەی لاون بۆی ئەوەی کە ڕانەرەکان لاوە و زۆریان لێداوا دەکات زۆر زیاترە لە یاریزانێکی بایر مونیخ بۆیە گرەوکردن بەسەرەوەی بڵێ لیڤەرکوزن دەبێتە پاڵەوانی ئەمۆرزە شتێکی قورسە بەڵام هیوا بەخشە بۆیە من لەسەر چابی ئەلۆنسۆ تەنها ئەوەندەم هەیە تکایە واز بێنن لەو قسانەی کە بکرێت لەبارەی چابی ئەلۆنسۆ تەلەبەی ئەم ڕایەنەرە و ئەلەمەوە فێر بوو باوەڕ بکەن چابی ئەلۆنسۆ خودی خۆیەتی دەبەی من زۆر سەیری یاریەکانیم کردو زۆر لێی ورد بوومەتەوانێ تێکەڵەی هەموو ڕایەنەرەکان لە ئەفکاری ئەم ڕایەنەرەیە بینم و دەبینم کە لە کۆمەڵی حاڵەتی بەرگریە ڕێگەڵی مۆرینۆیە لە کۆمەڵی حاڵەتی پلانی هێرشا ڕێگەڵی تیپەکەی گواردیۆلا ڕێگەڵی یاریزانەکانی گواردیۆلا ڕایەنەرە لە هێمنی لە ناو یاریگا لە ڕووی مامەڵە کە چەند یاری گۆڵی لێکراوە و تیپەکەی هێمن کردوتەوانێ بۆی کە گۆڵی دووەم بکەن ئەوکو ئەنچیلۆتی مامەڵەی کردووە لە پێگاتە دابشکردناڵی لویس ئاراگۆن بۆیە ئەم تێکەڵەی کۆ کردوتەوانێ و هەمووان چاوەڕی داهاتوێکی گەشت لە چابی ئەلۆنسۆکەین و سەرەتایەکی زۆر باشی دەست پێ کردووە بۆیە گرنگە لەوەی کە لیڤەرکوزن هیوا بەخشە بۆ ئێمە و ئێمە زیاتر لی دەڕوانین بەڵام ئێستا ناتوانین ئەو هەڵسەنگاندە بۆ لیڤەرکوزن کەین چونکە یەک یاریزانەکانی لیڤەرکوزن هێندە پێرفێکت و سوپەر نین کە ئێمەم گرەوەیان پێ بکەین دوو لیڤەرکوزن ڕکابەری عیملاقێکی گەورەیەکە لە ئەڵمانیا کە ویژ ناوی بایر مونیخە بۆیە ئەمە قسەی منە لەسەر لیڤەرکوزن زۆر هاوڕێیان داوای بەرشلۆنە دەکەن قسەی بکەین لەسەر بەرشەلۆنە ئەزیزم یەک خاڵی زۆر گرنگەیە شکستی کلاسیکۆ بە شتێکی کەم مەبینن من زۆر سەیرم لێکە بەشێک لە هاوڕێیان شکستی کلاسیکۆ بە شتێکی کەمە بینەڵن تاو کلاسیکۆ تا بوو سێ خاڵ لەدە زیرا یاری داهاتوو باشتر و باشترە بین باوەڕ بکەن بەو جۆرە نییە شکستی کلاسیکۆ ئەمێنێتەوە لەسەر یاریزانەکان ڕەخنەی ڕاگەاندن ئەمێنێتەوە لەسەر یاریزانەکان ڕەخنەی لایەنی هونەری لەسەر لایەنی هونەری تیپەکە ئەمێنێتەوە لە ڕاگەاندنەکانەوە لەلایەن هاندەرانەوە هەمووی ئەمێنێتەوە لەسەرم تیپە بۆیە بەرشەلۆنە تا ئێستش کاریگەری شکستی کلاسیکۆی لەسرە گلەی لە بەرشەلۆنە مەکە لەوەی ئاسیۆک و پێویست نییە گلەی لە چاوی مەکە چاویەوە تا باشکراڵێ ڕاگەاندن واز لێمە نانێ ئێتۆ لە کلاسیکۆیا شکستێناوە کە لە کلاسیکۆ شکستێنا چاوەڕێ بکە ئەم یاری هەڵبژاردانە بۆ بەرشلۆنە شتێکی زۆر گونجاو بۆ بەرشلۆنە تەوقیتێکی زۆر گونجاوە تاوی شکستی کلاسیکۆ لە یاد کە تاوی بارودۆخەکەی من بێتەوە سرە ڕایشکستیشیان لە کلاسیکۆ من پێم وایە چاوی بەرشلۆنە مامەڵێکی زۆر تەندروستیان کردو زۆر باشی ژاتون ڕاستە لە چامپیۆنز لیگا پۆرتۆ تۆ ئاسی خاڵەکانی خۆیان بەڵام یاری پۆرتۆیان نەوی یاریگای خۆیان ماوە دەتوان بە ئاسانی پێشەنگی گروپەکان یەکلا بکەنەوە بەرشەلۆنە تیپێکی هێندە لاواز نییە وەجگەلەوە لە کلاسیکۆشە هاتووە لە ڕکابەرەکە بەردەوامە دوای ڕیال سۆسیدادی لە ناو ڕیال سۆسیدادا بردوێتەوە دیپۆرتیڤۆ ئالاڤێس ڕاستە بە زەحمەت سەرکەوتنیەنەوە بەڵام ئێوە دەزانن وەرزی ڕابردووش بۆ بەرشلۆنە گرنگ بە دەزێنانی سێخاڵ یارەکە بوو ئێستا تۆ لە کۆی 38 هەفتە ناتوانانی هەموو یارێک باست و ئەنجام بەریتەوە ناتوانی لە 150 یارەکانیش باست و ئەنجام بەریتەوە مەگەر جیاوازیەکی زۆر لە نێوان تیپی تۆ و ڕکابەرەکانی دیکەت هەبێت ئابەم جۆرە توانی هەموو یارێک باست و ئەنجام بەریتەوە بەڵام باوەڕ بکەن بۆ تیپێک لە 150 یارەکانیشی باست و بە ئەنجام بەرێتەوانێ شتێکی زۆر ناوازە و شتێکی زۆر پێرفێکتە و بەشی ئەوەشی تیا تۆ کۆمەڵێک یاری
بە جیاوازی گۆڵێ بەریتەوە لای زۆر هاوڕێ ئەنجامی برنەوەی 1-0 شتێکی زۆر خراپە شتێکی زۆر بەڵام باوەڕ بکەن بردنەوەی ئەنجامی جیاوازی گۆڵێک ئەو پەڕیلووتکەی هێزی تیپە ئەو پەڕیلووتکەی مامەڵەکردنی تیپە ئێستش لەسەر بەرشۆنە منەمان قسەمە چاوی هەڵە دەکات بەڵێ چاویش هەڵی هەیە لیڤاندۆڤسی بەڵێ لیڤاندۆڤسیش بە شیێڵی هەیە بەلام هەلەکانی گۆڵکردنیش بۆ لیڤاندۆڤسی کەمە پلەیمیکەر لە بەرشلۆنە بوونی نەماوە دوای مێسی بەرشەلۆنە بێ پلەیمیکەرە بێ یاری دروستکەرە بێ یاری سازە بێ یاری سازی شتێکی زۆر قورسە لە فوتبۆڵە تۆی بینەر دانیشی بە دیارتیپەکە و ئەتێ بەرشلۆنە ئاوا دانیشی وازاین ساڵی 2008 سەری بەرشلۆنە بکەی شتیوان نابینی چاوی ئەوەی دەیکات باوەڕ بکەن دروستترین مامەڵی لەگەڵ پێگاتی بەرشلۆنە کردو بەشی هەڵەشیتیە وەکو تیپەکە بردنەوە من پێم وایە هێشتا کاریگەری شکستی کلاسیکۆیە و بەرشەلۆنە پاش یاری نێودوڵەتی کە هەڵبژاردەکان کە توانێت ئەکرێ بەرشەلۆنێکی باشتر بینین و ئەکرێ لە دوای یاری هەڵبژاردەکان و کەم تیپە گەڕێتەوە گەر بەرشلۆنە خاڵ لە دەست بدا ئەگەر بەرشلۆنە ئاستی خراپ بێ ئەو کاتە منیش هاوڕام لەگەڵتانە منیش ئەو کاتەیەم لەگەڵتانە ئەو کاتە ئەتوانی وەکو خاڵی لاوازی چاوی دەرخی وەکۆی کە ڕەخنە لە چاوی بگری بەڵێ ئەو کاتە منیش ڕەخنەی لێ دەگرم منیش ئەم هاوڕام لەگەڵتانە بەڵام کۆی گشتی وەکو وتم ئێمە کاڵسەنگاندن بۆ ڕانەرێ بکەین کە ڕەخنەی لێ بگرین یا ستایشی بکەین ئەبێ ئێمە سێرێکی مێرکاتۆکەی هاوینی بکەین ئەگەر ڕەخنەی لێ بگرین ئەگەر ستایشی بکەین ئەبێ ئێمە سێرێکی ئامانجی تیپەکە بکەین ئەبێ ئێمە سێریشی ئامانجی تیپەکە بکەین ئەبێ بە چیش بەلانی واقعی بەلانی هاندەربوونە بۆیە کۆمەڵی خاڵی بێز هەیە بۆ چاوی کە تۆ ناتوانانی سەرزەنشتیکەی بەڵام دوای یاری هەڵبژاردەکان ئەبێ بەرشەلۆنە باش و باشتر بێ ئەگەر بەم جۆرە نەڕوا ئەوە ئەو کاتە منیش بڕوامایە کە بەرشەلۆنە شانی قسە لەسەرکردن بێ بۆیە تایەرە من پێم وایە بەرشەلۆنە باشیە ناوە ڕیال مەدرید باشیە ناوە جیرۆنا وردە ئیتر کاتی کەوتنی جیرۆنا وردە دەست پێەکە ئەبەری ناتوانێت یانی پێگاتی جیرۆنا زۆر قورسە بتوانن لە ڕکابەری بەرشۆنە و ڕیال مەدرید بەم جۆرە بەردەوام بێ و ئەوەی کە من زۆر پێی گەشتبینم ئاسی ئەتلێتیکۆ مەدریدە و ئەو خاڵەشی کە باسم کردووە بەردەوامی زانینی گۆڵەکانی ئەتلێتیکۆ مەدرید و ئەستێری یارەکانی ئەتلێتیکۆ مەدریدە کە هەمیشە گریزمان و مۆراتا ئەستێری یەکەم و باشترینەکانی ئەتلێتیکۆ مەدریدن کاگەرمیان تێبینیەکی جوانی هەڵە کاتێک ئاستی ئەلۆنسۆ دەرەکەی تیپێکی گەورە بەڕێوەبەرێت کاریگەری عەلامی لەسەر بێت ئەو کا دەتوانانی هەڵسەنگاندنی ئاستی بکەی نمونەی بێڵسا لە لیدس ناخۆی ئەلۆنسۆ نەمان کردو بە تارە ئێمە تەنها باس لە جوانیەکانی ئێستەی کارکردنیەکەین لەگەڵ ئەم کۆمەڵە لاوەیە و نەش هاتوین ئەلۆنسۆ بێنینە ئاستی ڕانەرە گەورەکان یاخود بەراوردی کەین بە کۆمەڵە کەس بەڵام ئەڵێن چی ئەڵێن یعنی ئەمە قسەی منە بۆ چاپی ئەلۆنسۆ ئەڵێن چاومان لەوەیە کە ڕاهێنەرێکی نوێی گەورە لە تۆپی پێدا بینی نە ئەڵێن ڕانەرێکی گەورەیە لە تۆپی پێە نە ئەڵێن ئەمە داهاتووی وایە و بۆ هەمووتی پێ وایە وە نەوتومانە با چابی ئەلۆنسۆ بێتە ڕیال مەدرید ئێستا من زۆر کەس پرسیارەوە کە کاک محەموو پێ وایە ئەنچیلۆت ئەلۆنسۆ جێ ئەنچیلۆتی بگرێتەوە من ناتوانم شتی وا بڵێم لەبەرەوەی نازانم ئەلۆنسۆ دەتوانێت مامەڵە لەگەڵ ڕیال مەدرید تا بکە یاخودنا بەڵام تەنها ئەوە دەڵێم چاوەڕێین و هیوامان بەوەیە کە ڕاهێنەرێکی نوێی گەورە لە فوتبۆڵا دەرکێ وەکو چۆن لە یاریزانیا گەورە بووە لە بواری ڕانانیشە بە گەورەی دەرکێ شیکاری وەرچی لێرەدا بە کۆتا دێنم شاد و کامران من خواتم لەگەڵ